بەڕێزانم کاتە و هەموو کاتێکتان باش شیوای تەندروستێکی زۆر باشتان بۆ خوازم ساعت حوتۆ لە کورسات تەندروستی گەڕاوینەتەوە خزمەتان ئەمڕۆ بەم دوو ڕاستانە بە من و حەمەڕاستان کە لای خۆم بە حەمەڕاستان ناوەبرێ بۆی کە ناوەکانمان لە یەک لێ تێک نەچێ من ڕاستان و حەمەڕاستان گەڕاینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی یەکێک لە بابەتە جیاوازەکانی تەندروستی ڕاستان سڵاو لێ سڵاو لێ ڕاستانیان زۆر باشم تۆ تەندروستی چۆنە خوا بەزای شتێ خوا باش ئینشەڵا من ناتوان پێ بڵم حەمەڕاستان بەس تۆ بڵێ حەمەڕاستان تۆ حەمەڕاستان و من ڕاستان دێخوا لەشە ساغێ ساتان لەبێ خۆشەویستانم هیوادارم ئێوەش هەموو کات دڵخۆش و تەندروست باش بن ئەمێوارێژ گەڕینەوە بۆ خزمەتان لەگەڵ هاوکارم ڕاستان بۆەوەی کە کۆمەڵێ بڕگە و بابەتی تایبەتان پێشەشکەین لە ئەمڕۆیە کۆمەڵێ زانیاری تازەتان بینێت لە ئەمڕۆیە کۆمەڵێ بابەتی زۆ تایبەتمان بۆ ئامادەکردوون کە بە دڵنیایەوە زانیاری تاو و گرنگی تایبەت بەخۆی هەیە بۆ ئەندامەکانی جەستە و بۆ بەشێکی باش لە ژیانی ڕۆژانەمانە جا ئەمڕۆژ پسپۆرێکی تایبەتمان لەگەڵایە تایبەت بەو بابەتەی کە لەسەری ئەدوین بۆی یەکە بە یەکەی پرسیارەکانی ئاراسە بکەین و بۆی کە زانیاری تەواواتیمان دەست بکەوێت بەڵێ ڕاستن بابەتی ئەمڕۆمان سەبارەت بە دوانزەگرێ بەشێکی کۆئەندامی هەرسکردنە کە زۆر جار لای خۆمان بە بەشێکی زۆر هەستیار ناوەبرێ یەک کۆمەڵ توێژینەوە زانیاری تازە سەبارەت بەم ئەندامە هەیە دوانزەگرێ بەگشتی یەکەم شوێنی ڕیخۆڵە باریکەیە کە خواردن لە گەدەوە وەرەگرێ یان یەکەم جار کە خواردنە خۆین لە ڕێگەی دەم و دواتر لە ڕێگەی سوورێنجکە و دواتر چێتە گەدەمان دوای لە گەدەیە کۆمەڵی پرۆسەی هەرس ڕۆیە شوێنێک هەیە بە ناوی دوانزەگرێەوە ڕاستی بەدووادا چوونم بۆ ناوەکە کرد ئەڵێن جاران کە پێوانەیان کردووە سەیریان کردووە دوانزە گرێتیا بۆ یان لە هەنێ شوێنی ترە بە دوانزە پێ ناوەبرێواتە درێژیەکەی کاتێکە درێژیان کردوەوە دوانزە پێ بووە ئەمە ئەندامە گرنگیەکی زۆری هەیە بۆ لەبەرەوەی لێرەیە سێ شوێنی جیاواز تێکەڵە بێ یەکیشان ئەو خواردنی کە لە گەدایە ئەچێتە نێو دوانزەگرێەوە یەکەم شوێن کاتێکە چێتە نێو ڕیخۆڵەکان بێگومان و لە ڕێگەی پەنکریاسەوە ڕژێنێکی تایبەت ئەڕژێتە ناو دوانزەگرێەوە وەجگە لەوەش لە ڕێگەی گاڵبلادەرەوە واتە ڕژێنەکانی کێڕژێنەکانی چواردەور کۆمەڵی زرا و ڕژێنی تریێتە ئەوە هەر هەمویان پێکەوە تێکەڵ کێشە بن و ئەو خواردنێک کە ڕۆژانە من و تۆی خۆین لێرە هەرسە بن جا ڕاستانم ڕۆباس لە کۆمەڵی گیرروگرفتی دوانزەگرەیەکی بەڕاستی لە نێو کووردا گیرروگرفتەکانی دوانزەگرێ زۆرن ئەوەی کە زۆر لە ناو کووردا ناسراوە قورحەی مەعیدە واتە برینی گەدە و برینی دوانزەگرێت لە نێو کووردا زۆرە و بەشێکی زۆری هۆکارەکانی گەڕێتەوە بۆ هەڵە بەکارهێنانی کۆمەڵی درمانی دیاریکراوە جامرە بۆ دوشتی لەگەڵ تاناین بۆ باسکردنی سەرجەمەم بابەتانە لەگەڵمانە من تاکو وڵامی هەمووشیمان دەستکەوێتەوە دەست خۆش بەڕاستان بەدڵنیا هەروەک تۆش ئاماژە و پێیا زۆر کاروکرداری ڕۆژانە هەیە کە ئەکرێ کاریگەری خۆی بخاتە سەر ئەم ئەندام و ئەم دوانزەگرەیە کە ئێمە ئەمڕۆ باسیەکەین گرنگیەکی زۆری هەیە بۆ کردداری هەرسمان بۆ ئەو خواردنانی کە ئێمە ئەیخۆین بۆی بتوانین ئەو ڤایتامین و ئەو کانزایانی کە لە ژیانمانە وەریەگەین لە خواردنەکانمانەوە سوودی لێوەرگین ئەمڕۆ بە ورد و درشتی باز لە گرنگی ئەم دوانزەگرەیەکەین جاوەکو هەموو ڕۆژێک کۆمەڵێ بڕگە و بابەت و کۆمەڵی هەواڵی تایبەتمان بۆ ئامادەکردوون یەکەم هەواڵمان تایبەتە بە یەکێک لە زیانەکانی کە ڕۆژانە لەوانەیە ئێمە زۆرێک لە جۆرە ئازارشکێنە تایبەتەکان بەکاربێنین بۆ هەر ئازارێکە توشمانە بێ سەر ئێشەیەک بێ دان ئێشەیەک بێ قاچ ئێشەیەک بێ گیان ئێشەیەک بێ هەر شوێنێکی جەستەمان بئێشێت ڕاستەخۆ ئازارشکێنێکی بۆ بەکارێنین توێژینەوەیەک لە تازەترین توێژینەوەیە هاتووە باز لەواکە کە ئەم ئازارشکێنانەی بە تایبەت جۆرە ئازارشکێنێکی تایبەت کە لە توێژینەوەکەیە باسی کردووە ئەڵێ ئەگەر زۆری لێ بەکاربێنی بە دڵنیاییەوە زیان بەم دوانزەگرەیە ئەگەێنێ جابە بێ کۆبزین ئەم زیانانە چییە و زانیاری زیاتر وەرگرین فەرموون توێژنەوەیکی نوێ و بەرفراوان کە لەلایەن پەیمانگای پزیشکی زانکۆی جۆنز هۆپنکینز ئەنجام درراوە زانیاری نوێ و هۆشدارکەرەوە لەسەر کاریگەریە نەرێنەکانی بەکارهێنانی بەردەوامی دەرمانە ئازارشکێنە ناستیرۆیدەکانی وەکو پرۆفین لەسەر دوانزەگرێ دەخاتە ڕوو ئەم توێژینەوەی کە بۆ ماوەی 10 ساڵ چاودێری زیاتر لە 75,000 کەسی کردووە دەریدەخا کە بەکارهێنانی ئەم دەرمانانە بە شێوەیەکی ڕۆژانە و بۆ ماوەی درێژخایەن ئەگەری توشبوون بە هەوکردنی توندی دوانزەگرێ بە ڕێژەی لە 155 زیاد دەکات بەپێی شیکردنەوە بایۆلۆژەکانی ئەم توێژینەوەیە دوانزەگرێ یەکەم بەشی ڕیخۆڵە باریکەیە و بەرپرسە لە وەرگرتنی خۆراکی تێکەڵ بە تشەڵۆکی گەدە کاتێک ئازارشکێنەکان بە بڕێکی زۆر دەچنە ناو جەستەوە کار دەکەن لەسەر کەمکردنەوەی مادەی پرۆساگلاندین کە بەرپرسە لە پاراستنی پەردەی ناوپۆشی ڕیخۆڵەکانمان ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە دیوارەکانی دوانزەگرێ بەرگریان لە بەرامبەر تشەڵۆکی گەدەدا نەمێنێت و تووشی سووربوونەوە و هەوکردنی درێژخایان ببن کە ئەگەر چارەسەر نەکرێت دەبێت هۆی تێکچوونی پرۆسەی هەرس و مژینی مادە خۆراکیەکانیان دکتۆر سارا میلەر کە پسپۆڕی کۆئەندامی هەرس و سەرپەرشتیاری ئەم توێژینەوەیە دەڵێ ئێمە تێبینیمان کردووە کە زۆربەی نەخۆشەکان بێ ئاگان لەوەی کە بەکارهێنانی
سرە ڕۆیانەی دەرمانی ئازارشکێن ئەبێتە هۆی تەنەکبوونەوەی دیواری دوانزەگرێ. ئەم حاڵەتە نەک هەر دەبێتە هۆی ئازاری تون لە بەشی سەرویسکیاندا، بەڵکو دەبێتە هۆی دروستبوونی برینی بچوو کە دواتر خوێنبەربوونی لەیەکەوێتەوە. کاتێک دوانزەگرێت توانای خۆپاراستنی نامێنێ، ترشەڵۆکەکان دەبنە هۆی تێکشکاندنی خانەکان و دروستبوونی ناڕەحەتی بەردەوام. جا بۆ کەمکردنەوەی ئەم مەترسیانەش پسپۆران ئامۆژگاری دەکەن کە بەکارهێنانی ئازارشکێنەکان تەنها لەژێر چاودێری پزیشک و بۆ کاتی زۆر پێویست بێت بەکاری بهێنن. هەروەها جەقت لەسەر ئەوە دەکەنەوە کە پێویستە ئەو دەرمانانە هەرگیز بە گدەی خاڵی نەخورێت و هەوڵ بدرێت جێگرەوەی سروشتی یاخود دەرمانی کەم مەترسیدارتر بەکار بهێنن بۆ پاراستنی تەندروستی دوانزەگرەیان و ڕێگریکردن لە هەوکردنی درێژخایەنەکان. بەڕێزانێکێک لە گەورەترین گرفتەکان لە زۆر بەکارهێنانی ئازارە دەرمانشکێنەکانە سەر ئێشەیەکە دان ئێشەیەکە یاخود هەستەکەی ئەندامە هەناویەکان و ڕیخۆڵە و گەدە تێشێ جۆرێک لە ئازارشکێنەکان بەکارێنی. ئەمە ئازارشکێنانە گرفتێکی زۆر گەورە دروستەکەن. ئەوی ژەوەیە ناوپۆشی گەدە توانای بەرگریکردنی هەیە لە خۆی لە دژی ترشە بەهێزەکان. پێوانەیەکمان هەیە ئێمە بۆ ڕێژەی ترشی کە پێوانەیەکی جیهانیە پێوترێ pH لە 1 بۆ 14 دیاری کراوە. ترشی گەدە هێندە ئاستەکەی زۆرە کە نزیکی دوو بێگومان هەتا بەرە و سەری خوارەوە بین ترشەکەی زۆرترە بێ. تەنانەت تێزاب ترشەکەی لە نێوان 1.5 بۆ 2 کەواتە هێندە نزیکن لەیەکەوە. گەدە لە ڕێگەی ئەم پرۆستاگلاندین و لە ڕێگەی ئەم لینجەمادانەوە بەرگری لە خۆیەکە کە ناهێڵێ ئەم ترشە زۆرە ناوپۆشی گەدە بسووتێنێ. بەڵام گرفتێکمانەیە کە زۆر ئەم بابەتی ئازارشکێنانە بەکارێنین هەم لە گەدەیە هەم لە دوانزەگرێ و ڕیخۆڵەیە تەنەکبوونەوە ڕوەیە. ئەم تەنەکبوونەوەش دەرفەت خۆشەکە ڕێگە خۆشەکە بۆ ئەم ترشە زۆرە کە ناوپۆشی ئەم گەدەیە بسووتێنێ و یەک دنیا گیرروگرفتی بۆ دروستەکە لە داهاتووە. بەدڵنیە بۆیە زۆر گرنگە ڕاستان ئەگەر هەر ئازارێکمان هەبێ پێویستە بنەڕەت و بنشینەی ئازارەکە بدۆزینەوە کە هۆکارەکەی چییە بۆی بتوانین لە بنەڕەت و لە بنشینەوە چارەسەری بڵێن نەک ئازارشکێنێکی کاتی بۆ بەکاربێنین کە بە کاتی چارەسەری کێشەکەمان بۆ ئەکات بەڵام دوای ئەوە خۆ ڕاستە ئەو دقەیە ئازارەکەمان کەمەکاتەوە ئازارەکەمان ناهێڵێ بەڵام زیان بە شوێنی کەمان نەگەێنێ ئەوە تاوەک لە توێژینەوەکەی ئاماژەی پێەیە زیان بە دوانزەگرێتە گەێنێ. بۆیە لێرە زۆر گرنگە لە توێژینەوەکەشە خاڵێکی زۆر گرنگ و زۆر سەرنجی خستۆتە سەر ئەو خاڵی کە پێویستە بەبێ ئاگادارکردنەوەی پزیشک و بەبێ ڕەچاوی پزیشک هیچ ئازارشکێنێ لە خۆمانەوە بەکار نەهێنین چونکە ئەگەری هەیە ئەم ئازارە پێویستێک بێ بۆ تۆ وەکو ئاگادارکردنەوەیەک بێ بۆ تۆ کە بڕۆی بەدەم ئەو نەخۆشیەتەوە خوا نەخواسە ئەگەر نەخۆشەکە و حاڵەتێکی قورسری هەبێت پێویست کات و تۆ زووتر بچی بەدەمێ و زووتر چارەسەری بکەیت و ئاسانتر بتوانانی چارەسەری بکەیت. داڕاستە لەگەرم گرفتە چارەسەر نەکرێ ئەمە باتە لای هەواڵی داهاتوومان کە باز لە کونبوونی گەداکە. یەکێک لە گەورەترین گرفتەکانەوەیە کاتێک کە تۆ چارەسەری ئەم ئازارە ناکەی کاتێک ئەم ترشەڵۆکە بەردەوام بەرناوپۆشی ئەم گەدە و دوانزەگرەیە ئەەکەی و بەکتریاتیانی شێو هەوکردن دروستەکە یەکێک لە گەورەترین گرفتەکان کەمە گرفتێکی حاڵەتێکی زۆر خێرایە و پێویستی بە نەشتەرگەری زۆر خێرا و چارەسەری زۆر خێراشانێجار ئەمیش بە کونبوونی گەدە و ڕیخۆڵەدانرێ. با پێکۆم چێ لەم هەواڵ و زانیاری سەبارەت بە میشاوە بکرین فەرموون. توێژینەوەیەکی کلینیکی کە لە سنتەری توێژینەوەی پزیشکی زانکۆی ئۆکسفۆرد ئەنجامدراوە پەیوەندیەکی ڕاستە و خۆ مەترسیدار لە نێوان جگەرە کێشان توشبوون بە بەکتریای H. pylori و دروستبوونی کونی کوشندە لە دوانزەگرێ ئاشکراکە. ئەم توێژینەوەی کە زانیاریەکانی لە 50,000 نەخۆش وەرگرتووە لە ماوەی 12 ساڵە دەری دەخا کە ئەو کەسانی جگەرە ئەکێشن و هاوکات هەڵگری بەکتریای گەدەن ئەگەری کوونکردنی دوانزەگریان بە ڕێژی لە 162 زیاترە بە بەراورد بە کەسانی ئاسایی. بەپێی ئەنجامەکان کونی دوانزەگرە کاتێک ڕوودەدات کە برینەکانێکی قوڵ هەموو چینەکانی دیواری ڕێخۆڵە دەبڕن و نیکۆتین و مادەژەهراوەکانی ناو جگەرە دەبێتە هۆی کەمکردنەوەی لێشاوی خوێن و بۆ خانەکانی دوانزەگرێ. ئەماش پرۆسەی چاکبوونەوەی برینەکانی خاو دەکاتەوە. لەلایەکی دیکەشەوە بەکتریای گەدە دەست دەکات بە تێکشکاندنی چینی پارێزەری دوانزەگرێ. ئەو دوو هۆکارە پێکەوە دەبنە هۆی ئەوەی ترشەڵۆکی گەدە دیوارەکە بسووتێنێت تا دەگاتە ئاستی دروستبوونی کونێکی تەواو کە دەبێتە هۆی ڕژانی ناوەڕۆکی ڕێخۆڵە بۆ ناو بۆشایی سک.
دکتۆر جولیان ڕۆبرتس کە پسپۆڕی نەشتەرگەری گشتیە و یەکێک لە ئەندامانی تیمی توێژینەوەکەیە دەڵێ کونی دوانزەگرێ حاڵەتێکی کتوپڕی پزیشکیە و ژیانی مرۆڤ خاتە مەترسیەوە کاتێکە بەکتریا ئێچپایرۆری لە ناو دوانزەگرەیە جێگیرە بێ ژینگەیەکی زۆر ترش دروست دەکا کە خانەکان بەرگەی ناگرن جگەرە کێشانیش ڕێگری لە گەیاندنی ئۆکسجین و خۆراکەکە بۆ ئەو ناوچەیی کە خۆنوێکردنەوە دەکات ئەم تێکەڵەیە وەک بۆمبێکی تەوقیت کرا وایە کە لە هەر ساتێکا بێت دەبێتە هۆی دروستبوونی کون لە دیوارەکەدا و پێویستی بە نەشتەرگەری خێرا دەبێت جا پسپۆران هۆشداری دەدەن کە هەر کەسێک نیشانەکانی وەکو ئازاری توندی کتوپڕی سکی هەیە پێویستە دەست بە جێسەردانی پزیشکێکی پسپۆر بکات هەروها ئامۆژگاری دەکات کە چارەسەری بەکتریای گەدە بەجددی وەربگیرێت و واز لە جگەرەکێشان بهێنرێت بۆەوەی دوانزەگرێت توانای پاراستنی پێکاتەی خۆی هەبێت پشتگوێخستنی برینە بچووکەکان گەورەترین مەترسیە کە دەبێتە هۆی ئەم حاڵەتە مەترسیدارە بەڵێ ئەزیزانم لە سەرەتاوە پێمانوتن کە هەر کردارێکی ڕۆژانەمان کاریگەری هەیە لەسەر دوانزەگرێمان یەکەم هەواڵمان باسی ئازاشکێنەکانمان کرد ئەو دەرمانە ئازاشکێنانی کە لە ڕۆژانەیە خوین لە دووەم هەواڵمانە باسێکمان لە حاڵەتێک کرد کە بەداخەوە زۆرێک لە هەوڵاتیان لە ئێستەیە پەنای ئەبنە بەر ئەوی ژگەرەکێشانە بەداخەوە کە جگەرەکێشان ئێستا بووە بە دیاردەیەک و زۆر کەس جگەراکێشێ و ڕێژەی جگەرەکێشانەکەش لە ڕۆژێکیانە زۆرە لەم توێژینەوەی ئاماژەی بەوەیەوە کە ئەو کەسانی کە جگەراکێشن و خۆشیان بەکتریای گەدەیان هەیە کە بە ئەچپایلۆری ناسراوە هۆکارە بۆ ئەوەی کە تەنەکبوونەوەی دیوارەکانی دوانزەگرێ و هۆکارە بۆ کوونبوونی دوانزەگرێ کە ئەم حاڵەتە ڕاستە و خۆ پێویستی بەوەی نەشتەرگەری بۆ ئەنجام بیت و بەڕاستی نەشتەرگەریش کەسمان حەزانکەیم بچینە بەر ئەو زەختە زۆری نەشتەرگەریە و پێویستمان بەوەیە کە پێش ئەوەگە بتوانین کێشەیەکمان هەبێت چارەسەریکەین بۆیە گرنگی ئەوە لێرە لەم توێژینەوەی دەری خستووە کە ئەگەر ئازارێک یاخود برینێکی کتوپڕی سکت هەیە و ئازارێکی هەیە پێویستە پشتگوێی نەخەیت و ڕاستە و خۆ سەردانی پزیشکێکی پسپۆر بکەیت تایبەت بە بابەتەکە جاراسان کوونبوونی دوانزەگرێ یاخود کوونبوونی ڕیخۆڵە و ڕژانی هەموو ئەو مادانی کە لە ناو گەدە و ڕیخۆڵایە بۆ ناو بۆشایی سک حاڵێکی زۆر مەترسیدارە و حاڵێکی زۆر لە کتوپڕە لەبەرەوەی تۆ بێنە بەرچاوی خۆت هەموو ئەم خواردنانەی کە خواردوتەوە هەموو ئەو خواردنەوانی کە لە گەدە و لە ڕیخۆڵەتان بەجارێک هەمووی ئەڕژێنە نێو بۆشاییسکەوە گرفتێکی زۆر گەورە دروسە بێ لێرە ئەوی ژەوەیە کە کۆ ئەندامی بەرگری جەستە بەجارێ پەلاماری ئەم شتانە ئەیە لەبەری وەکو تەنێکی نامۆ مامەڵی لەگەڵاکە بێگومان هەرواشە سەیرە تۆ خواردن بچێتە نێو بۆشاییسکە و لە ناو گەدە و ڕیخۆڵیانە بێ ئێجەستە بە تەنێکی نامۆ حسابێکاوە بە زۆر بەخێرای هێرشە کاتە سەری هەوڵی لە ناوبردنیە لێرە گرفتێ دروسە بێ ژۆی کە پێوترێت سەپسیس واتە ڕێژەیەکی زۆر بەرزی تا بۆ ئەم نەخۆشە دروسە بێ و سەرانسەری جەستەی هیلاک و ماندووە بێ بە جۆرێک لە جۆرەکان تەواوی جەستەی تەواوی مێشک و دڵ و ئەندامەکانی تریە چنە حاڵەتی ئامادەباشیەوە زۆر جار هێندە تاکەی بەرزە هێندە ئازارەکەی زۆرە کە لە هۆش خۆیە با پێویستی بۆیە کە ڕاستە و خۆ بچێتە نێو نەخۆشخانە و سنتەرە فریاگوزارەکان بۆی کە ئەو بابەتانی چوونەتە نێو بۆشاییسکی و بۆی دەرکرێ و بێگومان بە دوواداچوونیش بۆ شوێنی کوونەکە بکرێت و دووبارە دوورینەوە و چاکردنەوەی ئەم نەخۆشە بدرێت لەبەر بەڕاستی حاڵەتێکی زۆر مەترسیدارە ڕاستە بە دڵنیایەوە جا ڕاستان هەرۆکتۆش ئاماژە پێەیە گرنگی ئەم دوانزەگرەیە لە چییە؟ یەکێکتر لە هەواڵەکانمان باسی لە یەکێکتر لە گرنگەکانی ئەم دوانزەگرەیەکە باز لەواکە کە ئەم دوانزەگرەیە چ ڕۆڵێکی گرنگی هەیە لە هەرسکردن و کردداری مژینی ڤیتامینەکان و ئەو خواردنانی کە ئێمە لە ژیانی ڕۆژانەمان ئایخۆین ئێمە هەمومان خواردن بۆ واخۆین بۆی بە چالاکی مێنینەوە بۆەوەی سوود لەو ڤیتامین و کانزایانی لە ناو خواردنەکانە هەیە وەریگرین و بۆ جەستەمان و لە جەستەی خۆمانە کۆگایکەین بۆ کاتی پێویست بەکاری بێنینەوە جا ئەم توێژینەوەی ئاماژەی بەوەیەوە کە دوانزەگرێ ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە کردداری هەرسکردن و بژینی ڤیتامینەکان لە جەستەمانە با بەیەکەوە زانایی زیاتر وەرگیت لەم بارەوە فەرموون لە توێژینەوەیکی نوێدا کە لەلایەن بەشی زانستە بایۆلۆژیەکانی زانکۆی ستانفۆرد بڵاو کراوەتەوە تشک دەخاتە سەر گرنگی پاراستنی ژینگەی ناوخۆیی دوانزەگرێ وەک وێزگەیەکی سەرەکی بۆ هەرسکردن و مژینی ڤیتامینەکان ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 7 ساڵ چاودێری پرۆسەی هەرسکردن لە 40,000 خۆبەخش کردو دەری دەخات کە هەر تێکچوونێک لە هاوسەنگی pH لە ناو دوانزەگرێدا دەبێتە هۆی تێکچوونی گشتی تەندروستی جەستە و لاوازبوونی کۆئەندامی بەرگری
دوانزەگرەیە کە درێژەکەی نزیکەی 25 سانتیمەوێ شوێنی بە یەک گەیشتنی ترشەڵۆکی گەدە و ئەنزیمەکانی پەنکریاس و زراوە. بە پێشیکردنەوەکان ئەرکی سەرەکی دوانزەگرێ هاوسەنگکردنەوەی ئەو ترشەڵۆکە بەهێزەیە کە لە گەدەوە دێت. کاتێک مرۆڤ تووشی سترێسی بەردەوامە بێ یان سیستەمی خۆراکی ناتەندروست پەیڕەوەکە، دوانزەگرێ ناتوانێت بە بڕی پێویست مادەی بایکاربۆنات بەرهەم بهێنێ بۆ بێلایەنکردنی ترشەکە. ئەمەش دەبێتەوەی تێکچوونی مژینی ئاسن و کالیسیۆم و ڤیتامین B12. دکتۆر لیۆنارد گری سپۆری فیسیۆلۆژی مرۆڤە و لەم بارەیەوە دەڵێت دوانزەگرێت تەنها بۆریەک نییە بۆ تێپەڕبوونی خۆراک، بەڵکو تاقیگەیەکی کیمیایی ئاڵۆزە و کاتێک تەندروستی ئەم ئەندامە تێک دەچێت هەموو جەستە تووشی بەهێزی دەبێت، چونکە مژینی باندە بنەڕەتەکان لەم قۆناغەدا ڕوودەدات. ئێمە تێبینیمان کردووە کە ئەو کەسانەی تەندروستی دوانزەگرەیان باش نییە زیاتر تووشی کەم خوێنی و پوکانەوەی ئێسک دەبن و پاراستنی ئەم ئەندامە بەواتای پاراستنی دەواازی سەرەکی وزە دێت بۆ خانەکانی جەستە. توێژینەوەکە جەخت لەسەرەوە دەکاتەوە کە خواردنی بڕی پێویستی ئاو و دوورکەوتنەوە لە خواردنەوە زۆر توندەکان و خواردنەوە گازیەکان یارمەتی دوانزەگرێ دەدا لە پاراستنی ئاستی هاوسەنگی خۆیدا. سپۆران پێشنیار دەکەن کە پشکنینی وەرزی بۆ ئاستی ئەنزیمەکانی هەرز بکرێ، چونکە دوانزەگرێت تەندروستی واتەک و ئەندامێکی هەرسی بەهێز و دووربوون لە نەخۆشی درێژخایەنەکانی وەکو غازات و ئاوسانی بەردەوامی سک. بەڵێ جابڕێزان لەم هەواڵە باس لە شێوازی ئەو ئەنزیم و ڤیتامینانە کە بەشێکی سەرەکی پرۆسەی ژیانکردنی ئێمە بنمونە ئاسن ڤیتامین دی و ڤیتامین B12 کە یەک لە یەک ڕۆڵی گرنگتر و سەرەکیان هەیە کە لە چەند بەرنامەی ڕابردووە باسمان کردووە بێگومانم زانیاریشتان هەیە گەر بەشی خۆشی بێ. جا لێرە گرفتەکە ئەوەیە بەشێکی زۆری مژینی ئەم مادانە لە ڕێگەی ڕیخۆڵۆ ڕوئێن و یەکەم شوێنی ڕیخۆڵش دوانزەگرەیە. ڕاستە لە بەشەکانی تریشا ڕوێن، بەڵام دوانزەگرێش گرنگیەکی زۆری هەیە لەبەرەوەی ئەو خواردنی کە هێتە نێو ڕیخۆڵەکانی ئێمە پێویستی بە جۆرێک لە جیاکاریە. بۆ نمونە ئەم خواردنە ئەگەر برنجوشلەیەک بێ کە خوارد بێتە پێویستی بە جیاکردنەوەی بەشە جیاوازەکانێتی لەم خواردانە ڤیتامینەکان وەرگرێەوە بابەتی ئاسن و مەگنیسیۆم و ڤیتامین B و ئەم بابەتانە هەمووی ئۆمیگاکان وەربگرێت جیایم کاتەوە هەرگیان بنێرێ بۆ شوێنی خۆ. ئەگەر گرفتێکە بێ لە نێو ڕیخۆڵەیە توانای ئەم پرۆسەی نامێنێ، یاخود ئەگەر کونبوونێ هەبێ، ئەگەر بریناربوونی ناوپۆشەکەی هەبێ توانایەوەی نییە ئەم جیاکاریەکە و توانای هەڵمژینی ئەم مادانش کەمە بێتەوە. بۆیە زۆر جارە بینی ڕەنگە سەبەبی سەرەکی و هۆکاری سەرەکی کەمی ڤیتامینەکان و کەمی ئاسنەکەت لە ناو ڕیخۆڵت هەبێت. ڕاستان هەر لە توێژینەوەکەیە پزیشکان و توێژەرانی توێژینەوەکە ئاماژیان بەوایەوە کە ئەمە تەنها بۆریەک نییە بۆی خواردن تێپەڕێت و تەنها وەکو ڕێگەیەک سیر بکرێ، بەڵکو ئەمە وەکو تاقیگەیەکی کیمیایی سەرەکرێت کە چ گرنگیەکی هەیە. کاتێک ئاماژەی بەوایەوە گرنگەکەی لەوەیە دەرخستووە ئەگەر کێشەیەک لەم دوانزەگرەیە دروست بێت کەسەکان تووشی لاوازی و بەهێزیە بن لە ژیانیانە. بۆچی؟ چونکە ئەو خواردنانی کە ئێمە ئەیخۆین خواردن و مادە سەرەتایەکان و مادە بنچینەی و گرنگەکانی لە دوانزەگرەیە وەرەگیرێ. هەروەکو هاوکارم ڕاستان چۆن ئاماژەی پێەیە خواردنەکان جیاکاری بۆ ئەکات و لەم خواردن ئەم ڤیتامین ئەم کانزایە وەرەگرێت و خەزنیەکات و کۆگایەکە بۆ کاتی پێویستمان و بە شێوازێک گرنگی ئەم دوانزەگرەیی لە کردداری هەرس و وەرگرتنی ڤیتامینەکان ئاخستۆتە ڕوو. خۆ ئەگەر ئەم دوانزەگرەیە کێشەیەکی تیابێت و تووشی نەخۆشیەک ببێت کەسەکە تووشی بێهێزی و لاوازیەکی زۆرە بێ بە بەراورد بە ڕۆژەکانی داهاتووە. بۆیە ببورە بەراورد بە ڕۆژەکانی ڕابردووە ئەو کاتەیەکسە هەستی پێەکە کە چ جیاوازیەک هەیە لە بینی ئەوەی کە ئەگەر دوانزەگرەیەکی تەندروستی هەبێت یاخود ئەگەر دوانزەگرەیەکی ناتەندروست و کێشە لەسەری هەبێت. جاراسان لە کاتی بە دوواداچوون بۆ بابەتەکە کۆمەڵی زانیاری سیر و سەمەرەم بینی لە تازەترین توێژینەوەکانە باز لەوە کە ئەڵێ دوانزەگرێ وەکو مێشکی دووەمی نێو گەدە نێو کۆندامی هەرس هەژمارەکرێ لەبەرەوەی کۆمەڵی هۆرمۆناتی تایە بە نمونە GLP-1 ئەڵێ ئەم هۆرمۆنانە کاتێک دەرەدرێن کە خواردنە گاتە دوانزەگرێ، یعنی چۆتە گەدە لە گەدە هەرسی خۆی تاو کردو گەشتێتە دوانزەگرێ. ئەم هۆرمۆنەکە دەرەدرێ دوانزەگرێ ئەڵێن پەیوەندیەکی زۆر برادرانە و باشی لەگەڵ مێشکا هەیە لە ڕێگەی ئەم هۆرمۆنانەوە یەکسەر پێڵێ ئەڵێ ئیترەوە من نزیکی پڕبوونم تێربووم چیتر با ئەم کەسە پێویستی بە خواردن نەبێ و خواردن نەخوا کەواتاگەر بڕوانن لێرە پەیوەندیەکی زۆر باشی نێوان ئەم دوو ئەندامە هەیە. وێ کۆمەڵشتی تریشم بینی بەڕاستی کە بەلام و سیر بوو ئەڵێ بەشێکی هۆکارەکانی خەمۆکی و سترێس و قەلەقی و
چاڕای و دوودڵی ئەکرێ کێشەکەی کۆ ئەندامی هەرسو دوانزەگرێ بێ لەبەرەوەی ناهاوسەنگی لەم هۆرمۆنانەیە هەیە کەسەکە بەردەوام هەستی پێویستی بۆ خواردن هەیە هەستەکە دایم برسیەتی ڕەنگە کێشەکە لە دوانزەگرێ بێ بڕی پێویستی ئەم هۆرمۆنانە دەرنەیە بۆ ئێستا زۆر جار کۆمەڵی چارەسەر هەیە کە بێگومانم هەنێکتان بیستوتانە بنمونە ئۆزەمپیک ڕێک کار لەسەر ئەو هۆرمۆنانە ئەکا کە لە نێو دوانزەگریا دەرەدرێن و هاوشێوەی ئەوان کارەکە بووی ئەم کەسە هەست بە برسێتی نەکاو کێشی داببەزێ خوانێکتر هەیە لە یەکێک لەم توێژینەوانە ئەڵێ زۆر باشە زۆر پشتی گرتووە ئەڵێ بۆ تەندروستی ڕیخۆڵە کوێرە ببورن بۆ تەندروستی دوانزەگرێت زۆر یەکاویەکە با پێکەوە بچینە لایەم هەواڵە بزانین زانیاری سەبارەت بەم خواردنەوە بگرین. توێژینەوەیەکی زانستی نوێ کە لەلایەن سنتەری توێژینەوەی خۆراکی زانکۆی کالیفۆرنیا ئەنجامدراوە دەریدەخا کە بڕۆکلی ڕۆڵێکی سەرسوڕهێنەریان هەیە لە پاراستنی پەردەی ناوپۆشی دوانزەگرێ و ڕێگریکردن لە گەشەی بەکتریا زیان بەخشەکان. ئەم توێژینەوەی کە بۆ ماوەی 6 ساڵ لەسەر گروپێکی گەورە لەو کەسانە ئەنجامدراوە کە کێشەی هەرسیان هەبووە ئاشکرای دەکا کە خواردنی تەنها 100 گرام بڕۆکلی بە شێوەی ڕۆژانە ئەگەری توشبوون بە برینی دوانزەگرێ بە ڕێژەی لە 140 کەم دەکاتەوە. هۆکاری ئەم کاریگەریە بەهێزە دەگەڕێتەوە بۆ بوونی مادەیەکی کیمیایی سروشتی بە ناوی سۆلفۆرافان لەناو بڕۆکلیدا. جا ئەم مادەیە وەک دژە بەکتریا و دژە هەوکردنێکی سروشتی کار دەکات بە تایبەت دژی بەکتریای H. pylori کە هۆکاری سەرەکی زۆربەی نەخۆشەکانی دوانزەگرەیە. جگەلەوەش بڕۆکلی دەوڵەمەندە بە ڕیشاڵی تواوەکان کە یارمەتی ڕێخستنی جوڵەی ڕێخۆڵەت دەدەن و ڕێگری دەکەن لە مانەوەی زۆری تشەڵۆکەکان لە ناو دوانزەگرێدا. ئەمەش وەک قەڵغانێکی پارێزەر بۆ خانەکان کار دەکات. دکتۆر ئێلیندا براون کە پسپۆری خۆراک و سەرپەرشتیاری توێژینەوەکەیە دەڵێ ئێمە زۆر سەرسام بووین بەو ئەنجامانەی کە لە خواردنی بڕۆکلی دەستمان کەوت. ئەم سەوزەیە تەنها ڤیتامین نییە بەڵکو چارەسەرێکی بایۆلۆژیە بۆ دوانزەگرێ. سۆلفۆرافانی ناو بڕۆکلی دەبێتە هۆی چالاکردنی هەندێک ئەنزیم لە ناو خانەکانی دوانزەگرەیە کە دژی ئۆکسان دەوەستنەوە و ڕێگری لە تێکچوونی DNA خانەکانەکەن. بۆ ئەو کەسانی کە بەدەست کێشەی ترشەڵۆک و سوتانەوەی دوانزەگرێ و ناڵێنن بڕۆکلی باشترین بژاردەی سروشتیە. جا بۆ بەدەستێنانی زۆرترین سوود پسپۆران جەخت دەکەنەوە کە تێکەڵکردنی بڕۆکلی لەگەڵ سیستمێکی خۆراکی ڕۆژانەدا نەک هەر دوانزەگرێ دەپارێزێت وەڵکو دەبێت هۆی باشترکردنی مژینی مادە خۆراکەکان و کەمکردنەوەی ئەگەری توشبوون بە شێرپەنجەی ڕێخۆڵە لە داهاتوودا. ئازیزانم لێرە باز لە گرنگی یەکێک لە سەوزەکانی ڕۆژانەمانەکە بڕۆکلی ئەم بڕۆکلیە مادەیەکی تیا ناوی سۆلفۆرافانە. ئەم سۆلفۆرافانە چیەکە بۆ ئێمە؟ دژە بەکتریا و دژە هەوکردنێکی زۆر گرنگە بۆ جەستەمان. جا لەم توێژینەوەیە ئاماژەی بەوەیەوە کە تەواوی ئەو نەخۆشانەی کە توێژەران توێژینەوەیان لەسەر ئەنجام ماون کە بە کارهێنانی ژیانی ڕۆژانەیانە بڕێکی باش لە بڕۆکلیان خواردووە چ سوودێکیان لە بڕۆکلی وەرگرتووە. لەم توێژینەوەی ئاماژە بەواکەن کە بڕۆکلی وەکو چارەسەرێک وایە. جا هیوادارم ئێوەش هەمووتان بیکەن بە بەشێک لە خۆراکی ڕۆژانەتان بۆ ئەوەی کە چارەسەرێکی سروشتی بێ بۆ ئێوەش. جاراسانەڵە بە دیاریکراوی بۆ کەسانە کە ئازاریان هەیەەوە سوتانە و ترشەڵۆکیان هەیە بە دیاریکراوی بڕۆکلی بۆمان زۆر باشە جگەرەوەی کە کۆمەڵی ڕیشاڵیشی تیا یارمەتی پرۆسیەرسکردن ڕاستە بە دڵنیایە دەست خۆش بەڕاستان. ئەنجا بە ئەزیزانم ئێستا بچینە لای کۆمەڵی گرافیک کە بۆمان ئامادەکردوون لەسەر ئامارەکان تایبەت بە هەوکردنی ئەم دوانزەگرەیە. لەسەر هەوکردنی دوانزەگرێ بۆتانە دوین کە بزانین هۆکارەکانی چییە؟ چێنە و کەسانی کە لە جیهانە توشبوون و لە ئێستا ئامارەکانی توشبوون بە دوانزەگرێ چەنە؟
لە ئێستا زیاتر لە 20 ملیۆن کەس لە جیهاندا بەدەست هەوکردنی دوانزەگرێەوە ئەناڵێنن. زیاتر لە 20 ملیۆن کەس ئەوانەی کە هەژمار کراوە لە نەخۆشخانەکانە. ئەکرێ زۆر هاوڵاتی و زۆر ژمارەش هەبێ کە تۆمار نەکرابێت لە نەخۆشخانەکانە، بەڵام خۆی ئەم کێشەی هەبێت و پشتگوێی خست بێ. بۆیە پێویستە هەر کاتێک ئازارێک یاخود برینێک لە ناوسکە هەستە پێکرد، ڕاستەوخۆ سەردانی پزیشکی پسپۆ بکەی بۆی زووتر بتوانێت چارەسەری حاڵەتەکەت بکە. و هەر لە ئامارەکانە ئاماژەی بەوەیەوە کە زۆرترین کەسانی توش بوو لە تەمەنی 50 بۆ 69 ساڵان، واتە ئەو کەسانی کە زیاتر ئەگەری توشبوون و لە زۆرترین مەترسیان بۆ هەوکردنی دوانزەگرێ لە تەمەنی 50 بۆ 69 ساڵیەیە. ئەمە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆچی؟ طبعا ئەگەڕێتەوە بۆ هۆکارەکەی بەدڵنیایەوە. جاڕاستان هۆکارەکەی بۆ تۆ بەجێڵم پێمان بڵێ بۆچی زیاتر لەم تەمەنانەیە و هۆکارەکانیشی چین؟ زۆر باشە، بەڕاستی ڕاستان هەر بۆکو هەر نەخۆشیتر لەگەڵ تەمەنە زیاد ئاکات بۆ ڕێخۆڵە و گەدەکان نزیکی 50 ساڵیان تەمەنەوەیتر وردە نەخۆشیەکان ئاسانتر ڕێناتەکەن، بۆیە باس لەوە کرێت کە پشکنینی بەردەوام هەبێت. بەڵام کاتێککە باس لە هۆکارە زۆر باوەکان و گرنگەکان یەکرێ لەسەری سەرەوە H. pylori بیستین. بەکتریای H. pylori ئەو بەکتریایە کە بە بەکتریای گەدە ناسراوە لای خۆمان و بەشێکی زۆری خەڵکی شێتی. جام بەکتریا ئەزان ئەوەنە زاڵمە، سەرەڕای ئەم ترشە زۆرەی گەدە و ڕیخۆڵ و دوانزەگرێ هەر ئەمێنێتەوە. ترشەکە ئەوەندە زۆر و بەهێزە کە بەشێکی زۆری خواردن و هەموو ئەوشتانی کە زۆر جار ئێسکێکی بەشێک لە مریشک بە یاخود ماسی بە هەرشتێکەکەی خۆی تەنان ئەویژە توێنێتەوە، بەڵام ئەم بەکتریای ئەوەنە بەهێزە کە سەرڕای هەبوونی ئەم ترشە زۆرە هەر ئەمێنێتەوە. جا زۆربوونی ئەم بەکتریای لە نێو گەدەیە هەوکردن دروستەکە و کۆمەڵێ بابەتی در دروستەکە. هەر لەگەڵ ئەوە بابەتی دووەم ترشەڵۆکی زۆر، هەر وەک باسمان کرد ترشەڵۆکی زۆر کە ڕێژەی ترشەکەی زۆر بەرزە بێگومان ئەگەر ئەوە نەبێ و خواردانە هەزم نابێ، ناوپۆشی ئەم دوانزەگرێ تەواو برینارەکە وای لەکە کە ئەگەر بەردەوام بێ و چارەسەری خۆی نەکە کوونبوونی ئەم دوانزەگرێ ڕووە. یەکێکتر لە هۆکارەکان بێگومانەوە بوو کە لە هەواڵی یەکەمە باسمان کرد زۆر بەکارهێنانی ئازارشکێنەکانە کە ئەمیش تەقریبەن هەر هەمان هۆکاری هەیە لەگەڵ بابەتی دووەمە ئەو ناوپۆشەی کە بەرپرسە لە هاوسەنگکردنەوەی ئەم ترشە کەمە بێتەوە و لینجە مادەکانی کەمە بێتەوە، توانای ئەوەی نامێنێ مامەڵە لەگەڵ ئەم ترشە زۆرەیەکە ترشەکە زاڵ بێ بەسەریا و بێگومان بریناربوونی ئەم ناوپۆشە زۆر ڕاستە. دەست خۆش بەڕاستان بەدڵنیایەوە ئەمڕۆژ زیاتر لەسەر ئەوە ڕۆین و زیاتر لەسەر ئەوە ئەدوین کە هۆکارەکانی چین و مەترسەکانی چین و چێنە و کەسانەی کە پێویستە پشکنینی پێشوەختە ئەنجام بدەن و ئەگەیان لە خۆیان. بەڵام ئەزیزانم سپۆڕی تایبەتمان لەگەڵایە، شاشەکانتان مەگۆڕن و چانێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە بۆلاتان بۆی وەڵامی تەواوی پرسیارەکانتان بینەوە. بەڕێزانم دووبارە بەخێر بێنەوە سڵاوتان لەوێ. درێژە بە بابەت و باسەکەمانین زۆر بە وردی باس لە نەخۆشی و هۆکار و چارەسەرەکانەکەین. بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەختیار سادق کە پسپۆڕی وردی کۆندامی هەناوی و جگەر و هەرسەک. دکتۆر گیان زۆر بەخێبێت، زۆر خۆشحاڵی تەنووسیتان باشە؟ زۆر سپاس الحەمدولله. زۆر سپاس. دکتۆر بۆی لە هەر گیر و گرفتێکی هەر ئەندامێک تێبگەین پێویستە سەرەتا بزانین لە گرنگترین هۆکارەکان و گرنگترین ئەرک و فەرمانەکانی ئەم ئەندامە چین. پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەین کە گرنگترین ئەرکەکانی ئەم دوانزەگرەیە چیان دکتۆر؟ دەستان خۆش بێ، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. بەنسبەت دوانزەگرێەوە دوانزەگرێ بریتە لە بەشی یەکەمی ڕیخۆڵە باریکە کە گەدا ئەبەستێتەوە بە بەشی دووەمی ڕیخۆڵە باریکەوە. بەگشتی ئەگەر بەگشتی باس بکەین درێژی ئەم بەشەی ڕیخۆڵە باریکە لە 25 سانتیم تێپەڕ ناکە، لە 10 ئینچ زیاتر تێپەڕ ناکە، بەڵام ئەتوانین بڵین بەشێکی گرنگی کۆئەندامی هەرسکردنە لە جەستەی مرۆڤدا. ئەم ئەندامە ئەتوانین بڵین شێوەی PTC کە بە دەوری سەری پەنکریاسە سوڕێتەوە و لە بەشی چوارەمە تێکەڵ بە بەشی دووەمی ڕیخۆڵە باریکە بێ کە پێوترێت جووجنەم. بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین ئەندامێکی زۆر گرنگە لە جەستەی مرۆڤ و بەتایبەتی یانی ڕۆڵێکی گرنگی هەیە لە کۆئەندامی هەرسە. ئەتوانین بڵین شوێنێکی سەرەکیە بۆ هەڵمژینی مادەی ئاسن و معدەنەکانی خوێن کانساکان بەتایبەتی کالسیۆم، مەگنیسیۆم، ئەو خەلەل و ئەو ناتەواوی و ئەو نەخۆشیانەی کە ڕۆکاتە ئەم ئۆرگانە بەتاکید کاریگەری ئەبێت لەسەر هەڵمژینی ئەم معدەنانە و لەگەڵ مادەی ئاسن بۆ ناو خوێن. بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین دەورێکی کاریگەری هەیە لە کۆئەندامی لە کردداری هەرسکردنی
مادە خۆراکیەکانی وەکو چەوری و پرۆتین و کاربۆهیدراتەکان و ئەم شوێنە بە تایبەتی بەشی دووەمی دوانزەگرێ شوێنی کرانەوەی دەرچەی دوانزەگرێ و دەرچەی شوێنی کرانەوەی دەرچەی بۆری زەردا و بۆری زراو بۆ ناو دوانزەگرێ و شوێنی کرانەوەی بۆری پەنکریاس بۆ ناو دوانزەگرێ لە بەشی دووەمی دوانزەگرێ ئەکرێتەوە کە دەردراوەکانی جگەر و دەردراوەکانی پەنکریاس کە ڕۆڵێکی کاریگەریان هەیە لە هەرسکردنی خۆراکە ئەتوانین بڵێن لەم شوێنەیە ئەڕژێن بەسەر خواردنە و جۆرە ئەو خواردنەی کە لەگەڵ ترشەڵۆکە لەگەڵ ترشەڵۆکی بڵێن لەگەڵ ترشی هایدرۆکلۆریک HCl کە لە گەدەوە تێکەڵ بوون جۆرە پێکاتەیەک دروستەکەن کە پێوترێ کایم ئەم کایمە وەکو ینی خواردنەکە بە شێوازێک ئەهەڕێ وەکو جۆرێکە لە خواردنی لینج بەڵام بە تەواوی هەزم نەبووە یا هەرس نەبووە لە ڕێگەی دەردراوەکانی پەنکریاس و دەردراوەکانی جگەرەوە ئەتوانین بڵێن لەم جانی بەشەوە کاریگەریەکی زۆر باشی هەیە لە سەرکردداری هەرسکردن زۆر چاکە دکتۆر پێم باشە یەکەم لە کێشەکانی دوانزەگرێ و دەست پێ بکەین و لە یەکەم کێشەشە باز لە هەوکردنی دوانزەگرێ بکەین لە ئەمارەکانە باسمان لەوە کرد کە ئێستا لە جیهانە لە 20 ملیۆن کە زیاتر لە 20 ملیۆن کەت بەدەست هەوکردنی دوانزەگرێەوە ئەناڵێنێ ئەگەر پێمان بڵێ هۆکارەکانی چییە و بۆچی ئەم ڕێژە زۆرش کە لە جیهانایە تا ئێستا تووشی ئەم حاڵەتە بوون بە شێوەیەکی گشتی توانین بڵین هۆکارەکان چەند هۆکارێکن ئەو هۆکارانەی کە ئێمە لە ڕێگەی خۆراکەوە ینی ئەتوانین بڵین ڕوبەڕووی ئەبینەوە و وەری ئەگرین و بە تایبەتی لە هەمویان مهمتر و لە هەمویان کۆمنتر و بەربڵاوتر کە بریتە لە H. پایلۆری بەکتریای مەعیدە کە بەشێکی زۆری توانین بڵین خەڵک هەیەتی و بەشێکی زۆریشی ئەسمتماتیکە ینی سمتمی نییە نیشانەی نییە هیچ نیشانەیەکی نییە بەڵام لەگەڵ گونجانی بارودۆخی ئیمیونیتی و بەرگری ناو گەدە و دوانزەگرێ لەوانەیە کێشە دروست بکەن و ببنەوەی هەوکردنەکانی دوانزەگرێ و هەوکردنی گەدە هۆکاری یەکەمە توانین بڵین H. پایلۆری هۆکارێک لە هۆکارەکانی کە ئەتوانین بڵین کە ئەتوانین بڵین هۆکارێکی دیسانەوە سەرەکیە بۆ هەوکردنەکانی گەدە و دوانزەگرێ بریتێ لە دەرمانە ئازارشکێنە ناستیرۆیدەکان کە پیانوتێن نەنستیرۆیدڵ ئەنتی ئینفلامەتری دراکس وەکو ڤۆڵتارین ناپرۆکسین پرۆفین ئیندۆمێساسین ئەوەی کە بەکارهێنرێ بە تایبەتی ئەوانەی کێشەی ماسوولکە و کێشەی جومگە و کێشەی ئەسقانیان هەیە ئەم جۆرە دەرمانانە بەکارێن کە ئەمە توانین بڵێن یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی هەوکردنەکانی گەدە و دوانزەگرێ بە تایبەتی کە ئێستا ئێمە باسەکەمان باسی دوانزەگرەیە و زۆر کات هەوکردنەکان گەشە ئەسێنن تەشەنە ئەسێنن وردە ئەبن بە ڕووشاوی سووربوونەوە بیدایەت هەوکردن سووربوونەوە ڕووشاوی اینجا ئەبن بە برین برینەکانیش طبعاً ئەکەوێتە سەر نەوعێتی برینەکە جاری وایە برینەکە برینی قوڵە جاری وایە برینەکە لەوانەیە ئەونا ینی لە یەک کاتە لەوانەیە H. پایلۆریشی هەبێ نەخۆشەکە و لەگەڵیشە نەنستیرۆیدڵێکی زۆر بەکارێنێ عیلاجێکی زۆری ئازار بەکارێنێ ئەتوانین بڵین لەم کاتە برینەکە لەوچە قوڵتر بێ و تووشی ماکەکانی برینەکە لێرە چەند هۆکارێکی هەیە بۆی کە خراپ بە تاکید یەکێک ئەمە هۆکاری دووهەم هۆکاری سێهەم طبعاً کە یارمەتی دەرە ئەتوانین بڵێن بۆ ئەوەی کە ئەم برینانە یا ئەم سووربوونەوانە یا ئەم هەوکردانە وردە تەشەنە بسێن و گەشە بسێن و بن بە برینی گەورە بریتە لە جگەرە کێشان طبعاً جگەرە کێشان هۆکارێکی ئەتوانین بڵین زۆر یارمەتی دەرە بۆ ئەوەی کە برینی گەدە و دوانزەگرێ تەشەنە بسێنێ دەوردا گەورە ببێ و جاری وهەیە لەوانەیە بەرەو کوونبوون و بەرەو نەزیف و ئەوانە بڕۆ و تووشی ماکەکانی برینەکان ببن ئەتوانین بڵین ئەمە ئەم سێ هۆکاری سەرەکین بەڵام لە ڕۆژگاری ئەم ڕۆمانە ئەتوانین بڵین هۆکاری تریش هەیە بە تایبەتی ئێمە ینی ئێمە ئەو کیمیکەڵ ئەیجنتانە ئەو مادە کیمیانێکی ئێمە ڕۆژانە بەکاری ئەهێنین دکتۆر یعنی هەندێک لەو خۆراکانە ئەتوانین بڵین خۆراک و لەگەڵ مادە کیمیاوەکان خۆراک بە تایبەتی ئەگەر من ئاماژەی پێ بم کە من خۆم لە ژیانی پزیشکی وەکو پسپۆری وردی هەر سوجگەرە کە بینی بێتم بەکارهێنانی سرکەی سێو بە تایبەتی ئەوەی کە بەکارهێنرێ خەڵک زۆر بەکاری ئەهێنێ بەکارهێنێ بۆ خۆدابەزان بۆ کێشدابەزان و خۆلاوازکردن ینی خۆزایفکردن ینی زۆر کات ینی بینی ومانە بە تایبەتی ئەم سرکەیە بە خەستی ئەخورێتەوە کە بە خەستی ئەخورێتەوە یەکسەر تووشی کیمیکەڵ
گاسترایتسە بێت تووشی کیمیکەڵ دیودینایتسە بێ نەخۆشەکە تووشی هەوکردنی دیواری گەدا بێ هەوکردنی دیواری دوانزەگرەیە بێ و لە حاڵەتی تونیشە تووشی برینە بێ زۆرەمە بمبورە پێشبڕێنەوە خاڵێکی زۆر گرنگە بەڕاستی وە خۆت ئاماژت پێیا بەشێکی زۆری خەڵک بە تایبەتی بۆ کێشدابەزاندن بەیانیان کۆمەڵشت تێکەڵەکەن یەکێک لەوانە سرکەی و سیرکە و ئاوی لیم و زەنجەویل و کۆمەڵش شتی تر تێکەڵەکرێ ئەگەر بێت وم کەسە بەردەوام بێ لەسەر ئەم بابەتانە مەترسیەوەی هەیە کە تووشی ڕوشاندن و برینی دوانزەگرێ ببێکەوەتە بەڵێ بەتاکیید بە تایبەتی ئەم نەخۆشانە زۆر کات خۆیان کێشەی ئەچپایلۆریان هەیە خۆیان لەگەڵیشیان نەنسیۆرێدەڵێکی زۆر بەکارێنن ئازارشکێنێکی زۆر بەکارەهێنن یعنی ئەتوانین بڵێن لە یەک کاتە چەند هۆکارێک هەیە بۆ ئەوەی کە کەسەکە چارەخوازەکە نەخۆشەکە ئەگەر نەخۆشیش نەبێ کەسەکە تووشی برین بێ یعنی لە یەک کاتە چەند هۆکارێک هەیە لە بریەوەی هۆکارێک بە تەنها هۆکارێکە بێ چەند هۆکارێک هەیە بۆ ئەوی کە تووشی برینی گەدەیە دوانزەگرێ ببێ زۆر دکتۆر بێجگە لەم سەرکەی سێوەی کە خۆت ئاماژە و پێیا چ خواردنێکی تری ڕۆژانە هەیە کە ئێمە بەرکەوتنمان لەگەڵ هەیە و ڕۆژانە ئەی خۆین ئەگەری هەیە زیانی پێ بگەێنێ وەک خۆتە زانی خواردن بەشێکی گرنگی ڕۆژانەمانە و هەرێکێکیش لە ژەمە جیاوازەکانە ژەمێکی خۆراکی جیاواز و خۆراکە مادەیەکی جیاواز وەرەگرین هیچ خۆراکێکی تایبەت هەیە کە بوترێ ئەمە زیان بە دوانزەگرێمانەگەێنێ نەخواردنی باشترە؟ بە تایبەت ینی هۆکارێکی خۆراکی تایبەتمان نییە بڵێن ئەبێتە هۆی برینی دوانزەگرێ بەڵام ئەکرێ بڵێن ئەم هۆکارانە یارمەتی دەرن بەبوونی هۆکارەکانی تری وەکو ئێچپایلۆری و بەکارهێنانی ئازار شکێنەکان و لەگەڵ جگەرە کێشانێکی زۆر ئەتوانین بڵێن ئەگەر هەندێک خواردنی ترش و تون و بەهارات و سوورەوەکرا و زۆر خواردنی بیبەری تون و ئەوانە ینی ئێمە ڕۆژانە ئەم چیرۆکانە لە نەخۆشەکان ئەبیستین لە چارەخوازەکان ئەبیستین هەیە ئەڵێ من لە یەک ژەمە دانیشتوم چە یەک چارەک بیبەری تونم خواردووە یەک چارەک بیبەری تونم خواردووە لەبەرچی لەبەرەوەی کێشی خۆی دابەزێنێ ینی ئێمە لە کاتێکە ئێمە ڕێگای ترمان هەیە بۆ ئەوی کێش دابەزێنین ئێمە وەرزشکردنمان هەیە کە ئێمە بەڕاستی ینی بۆتە پێویستیەکی ڕۆژانە بۆ ئێمە ینی بەلایەنی کەمەوە 2 ڕۆژ 3 ڕۆژ ئێمە ئەبێ وەرزش بکەین ئێمە ئەو هۆکارەی کە ئەتوانین بڵێن یارمەتی دەرە بۆی تەندروستێکی باشمان هەبێ وەکوڵە ئیهمالمان کردووە بەڵام یین بە شتێکی کە تەعویزەکەینەوە بە خۆراکێک یا بە خواردنێک تەعویزەکەینەوە کە زەرر بە جەستەمانە هەڵەیە و زیانی تر دروستە کە هەڵەیە بە تاکی زیانی تەندروستیشی هەیە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن ئەم خواردنانەی کە لە ینی خواردن لە قاپە سەفەری و پلاسیکیەکانە کە بەکارێت کە ئەمە ینی بەحس و توێژینەوەی زۆر هەیە لەسەر ئەمە ینی بە تایبەتی ئەڵێ ئەوانەی کە ئێچپایلۆریان هەیە ینی چەند بەحسێکم خوێندەوە لەم ڕۆژانەی پێشووە ئەوانەی کە ئێچپایلۆریان هەیە بەکارهێنانی زۆری مادە پلاسیکەکان یان بەکارهێنانی زۆری ئەو قاپە پلاسیکیانی کە بەکارێ بۆ خواردنی ڕۆژانە کە ئێمە کردومانە بەعادەت و ڕۆژانە لە ماڵەوە تەمان زۆر بەمان واین بەلایانی زۆرەوە ئەگەر ژەمێ لە ماڵەوە نام بخۆین بەلانی زۆرەوە ئەگینا زۆربەی ژەمەکان هەر سێ ژەمەکەمان لە دەرەوەیە بەمن لە دەرەوەش زۆربەی کات لەناو قاپە سەفرەکانە یا لە کوپە سەفرەکانە ئێمە چا ئەخوین و لە قاپە سەفرەکانە نان ئەخوین ئەمانە طبعا لە نەتیجەیە هەمووی مشکلەی مایکرۆپلاسیک و ئینجەکشنی مایکرۆپلاسیک و ئەمانە ئەبێ و هەمووی ئینفلامیشن و ئەوە دروستەکە هەوکردن دروستەکە لە دیواری گەدە و دوانزەگرێ بەبوونی ئێچپایلۆری و نەنستیرۆیدەڵ و دەرمانە بڵێن هەوکردنە ناسیرۆیدیەکان کە وەکو ڤۆڵتارین و ناپرۆکسین و ئازار شکێنەکان بەبوونی ئەم هۆکارانە و بەبوونی جگەرە کێشان ئەتوانین بڵێن ئەمەش یارمەتی دەرە بۆ ئەوەی زووتر نەخۆشەکان تووشی هەوکردن ببن زووتر تووشی برین و ماکەکانی برینەکان ببن دەست خۆش بە دوکتۆرکاتەم هۆکارانە هەمووی ئەشکرێت تێکەڵ کێش بنەکرێ بەیەکەوە ببنە هۆکاریەوەی کە بەجارێکم نەخۆشە پەکی بکەوێت و ئەم ئەندامی گرفتی بۆ دروست بێ دکتۆرێکی تر لەو گرفتانی کە دووچاریم دوانزەگرێ بێتەوە بریتە لە کوونبوونی دیواری ناوپۆشی ئەم دوانزەگرێ ئەوەی کە من بە دووەدا چوونم بۆ کرێکێکە لە حاڵتە زۆر مەترسیدارەکان و فریاگوزاریە و پێویستی بە نەشتەرگەریشە زۆر جار بەڵام ئەوەی کە جێی پرسیارەوەیە چۆن کەسێ نەگاتە ئەوە و ئەگەر کەسێکیش گەیشت بێتە ئەو دۆخە چۆن بزانێت ئەم ئازاری ئەوەی و زوو فریای خۆی بکەوێت دکتۆر بەڵێ دەست خۆش تەمەن پرسیارێکی زۆر بەجێ ئەم چارەخوازانەی کە تووشی هەوکردنی دوانزەگرێ یاخود برینی دوانزەگرێ ئەبن طبعا بە چەند نیشانەیەک جیاکرێنەوە ئەتوانین بڵێن ئازارێکی زۆری
بەشی سەرەوەی سکی بۆ دروزە بێ بەڵێ ئەم ئازارە زۆربەی کات لە کاتی نووسنا نەخۆشەکە یا چارەخوازەکە خەبەرەکاتەوە و بەشێکی زۆریشیان بەو شێوازە جیاکرێنەوە ئازارەکە پێوتێ هانگەر پێین هەنگەر پێین ینی لە کاتی برسێتیە نەخۆشەکە ئازاری زۆر تونی بۆیە ئازارەکە بە شێوازێکە کە ئیتر ئەڵێ ئازاری وا خراپم نەدیوە ینی تا ئێستا ئازاری وا خراپم نەدیوە ئەمانە ئەتوانین بڵین ئەمە ئازاری برینە طبعا ئازاری برین ئازاری قورحە پێویستە بە زووترین کات لەلایەن پزیشکەوە بە دوواداچوونی بۆ بکرێ و پێویستە پشکنینی بۆ بکرێ پشکنینەکانیش طبعا ئێمە کە گەشتە حاڵەتی ئەوەی کە ئازاری زۆر تند خەبەری بکاتەوە لە خەوە نەخۆشەکە یا چارەخوازەکە خەبەر بکاتەوە پێویستەکە لەلایەن پزیشکی پسپۆری وردی هەر سوچگەرەوە ببیندێ و هەناوبینی بۆ ئەنجام بدرێ لەم حاڵەتەیە طبعا ئەکەوێتە سەر نەوعێتی برینەکە و ئەکەوێتە سەر ئەوەی کە ئایا برینەکە ئەگەر لە گەدایە ئەگەر لە دوانزەگرەیە فەرقەکە ئەگەر نەخۆشەکە تووشی ئەوە بوو کە تووشی ماکەکانی برینەکە بوو لا سامحەڵڵا ئەگەر نەخۆشەکە تووشی کونبوونی دوانزەگرێ بوو بە چیا بیناسینەوە پرسیارەکەی جەنابەت طبعا تووشی حاڵەتی ئازاری زۆر تون ئەبن ئەم ئازارانە ینی ئازاری زۆر ینی پێشووتر ئازاری وای نەدیوە ئازارێکی ئاسایی ئازارێکی زۆر زۆرە و لەگەڵیشە طبعا کە یەکسەر ئەبێ پزیشکی پسپۆری وردی هەر سوچگەر یاخود لە فریاکەوتنەکانە پشکنینیان بۆ بکرێت ببیندێ لەلایەن پزیشکەوە کە دەست ئەدرێ لە سی ئەم نەخۆشانە بە شێوازێک سکیان ڕقە بێ پێوتێ بۆرد لایک ریجیدیتی ینی وەکو ئەو وایە بەی لە تەختە ئەوەنە ڕقە بێ سکیان ڕقە بێ و لەگەڵیشە تووشی حاڵەتی دابەزینی فشاری خوێنیانە بن تووشی نەزیفی زۆرە بن هەندێک جار و تووشی دڵپەلەپەلکردن و عارەکردنەوەیەکی زۆرە بن و جاری وهەیە لەوانەیە لە حاڵەتی زۆر تونا بگاتە ئەوەی کە مەترسی لەسەر ژیانی نەخۆشەکە دروست بێ ئەگەر درەنگ بگاتە لای پزیشک و درەنگ بگاتە نەخۆشخانە باش دکتۆر بە تایبەت ئەگە پێمان بڵێ ئەو مەترسیانە چییە لە کاتی پشتگوێخستنی حاڵەتەکە لەوانەیە زۆر کەسە بێ برینێکی گەدایان هەبێ بەڵام چەند جارێ پشتگوێی حاڵەتەکە بکەن ئەکرێ ئەم برینە تەشەنە بسەنێ بۆ حاڵەتی خراپتر و بە تایبەتیش ئەگەر لەسەر ئەوە بدوین ئەم برینە تەشەنە بسەنێ بۆ خانی شێرپەنجەیەکانی جیاواز تایبەت بە شێرپەنجەی دوانزەگرێ بەڵێ طبعا پرسیارەکە جوانە ئێمە لە دوانزەگرەیە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن ئەکەوێتە سەرەوەی کە نەوعێتی گرێکە لە بەشی یەکەمی دوانزەگرەیە لە بەشی دووەم و بەشەکانی تری دوانزەگرەیە برینەکانی بەشی یەکەمی دوانزەگرێ ئەتوانین بە شێوەیەکی گشتی بڵێن هەندێک برینمان هەیە کە ئەتوانین بڵێن ڕەتی بە H پایلۆری و بەنەن ستیرۆیدەڵ و دەرمانی ئازارشکێنەکانەوە نییە بەڵام بە شێوەیەکی گشتی برینەکانی بەشی یەکەمی دوانزەگرێ بریتە لەو برینانی کە ڕەتی ینی بڵێن کە ینی پەیوەندی بە H پایلۆری و دەرمانی ئازارشکێنەوە هەیە دەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی هەندێک برینیش هەیە ئێمە وەکو پزیشکی هەر سوچگەر کە لە کاتی هەناوبینیایی بینین بە شێوازی برینەکە ئەتوانین لێواری برینەکە ئایا بەرز بووەتەوە لێواری برینەکە چەندێک قوڵا قوڵ نییە چەندێکی گرتووەتەوە ئەمانە هەندێک جار بەوانە ئەتوانین دیاری بکەین کە ئەمە برینەکە برینی شێرپەنجەیی یان نە خاڵێکی زۆر گرنگەیە کە ئەمەوێ ئاماژەی پێبم بەڕاستی بریتە لە برینەکانی بەشی دووەمی دوانزەگرێ کە ئەتوانین بڵێن ئەتیپیکەل سایت ئۆف ئەلسەر ینی شوێنی ئاسایی برین نییە ینی برینێکی ئاسایی کە ڕەتی بە H پایلۆری و بە دەرمانی ئازارشکێنەوە هەبێ لەم شوێنە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن دروست نابێ هەندلاندی حاڵەتە لەوانەیە دروست بێ ئەو برینانەی کە لە بەشی دووەمی دوانزەگرەیە دروستە بن ئەبێ پشکنینیان بۆ بکرێ بۆ ئەو چارەخوازانە بە تایبەتی ئەگەر گەنجن و تەمەنیان لە خوار تەمەنی 30 ساڵ و 35 ساڵ و ئەوانەوە بێ بۆ ئەوەی کە دڵنیابینەوە لەوەی کە چارەخوازەکە نەخۆشی کرۆنسی هەیە یان نە زۆربەی کات ئەتوانین بڵین ئەو نەخۆشیانە ئەو برینانە لەو نەخۆشانایە هەیە کە نەخۆشی کرۆنسیان هەیە و زۆر کات پێویستیان بەوەیە کۆلۆنۆسکۆپیان بۆ بکرێ و نازوری کۆلۆنیان بۆ بکرێ زۆر چاکە دەست خۆش بێت دکتۆریان ئێمە زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس بۆ زانیارەکانی هیوادارم بینەنانی زانیاری تەواوەتیان وەرگرت بێ دووبارە زۆر سپاس دکتۆر بەختیار سادق پسپۆری وردی هەر سوچگەر زۆر بەخێر بێت زۆر خۆشحاڵ بووین ئەزیزانم هیوادارم تەواوی زانیارەکانتان دەستکەوت بێ هەتا کۆمەڵە بابەتی تر و کۆمەڵە زانیاری تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێ هەتا بەنامێک ترتە نووزبار خواتان لەگەڵ بێ